بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستان من لخزمة كتاب النيابي مختصر منهاج القاصدين لا بشي مهلكاتا كبشي السهمي كتابك أكا قيشنا كتابك نوية كباسي خرابي جاهو الرياء وعلاجي هردوكشيان. اما بدرجي لفصلك او لقسمية كما باسي جاه ما كرد كخطر كان تشين علاج كان تشين استأشين السر باسي الرياء. أفرمي القسم الثاني من الكتاب في بيان الرياء وحقيقته وأقسامه وذمه ونحو ذلك. حقيقة الرياء من ودرخا تعريفي شيء حقيقتي شيء بشكان الرياء شونا للشريعة شون ذمكرا وهاويني وانا لم كتابها مي لم بشا باسكا. أفرمي وقد ورد ذم الرياء في الكتاب والسنة. الرياء باسي الرياء وخرابي الرياء لكتاب والسنة واردة خواجان القرآن. أفرمي فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون. كن أواني عن صلاتهم ساهون طبعا رحمتك إخوائي ابن عباس أفرمي كان يفرموا في صلاتهم ساهون هم في صلاتهم ساهون لأنه نيجا كان غلطكين. أفرمي عن صلاتهم ساهون يعني نيجا كان يناكن ويلبو أو نيشخيناني كان نيجا كان يناكن كن أوانا كان نيجا كان يناكن وترككن الذين هم يراؤون كالبر ريابي كات ليرا كاتي كتشاوي خلقي لنا ما ناي وي أفرمي أم آية باز باسي أوانيك مراءتك رياءك. فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. باءك هدي فرم معناه فيها يعني ولا يشرك في عبادة ربه أحدا. لناو عبادتك إخوة هيج كسي كترها وتابو أخوة دانا نيو تشاوي سيري خلقناك بس خواه ببينه. فرمايشتي زور هاتون لمباروا رواية كراوة لبيغمبر جانا وصلى الله عليه وآله وسلم فيما يرويه عن ربه عز وجل كالأخوة وبو إما الرواية كراوة حديق لحديث كان من حديث قدسين بيغمبر إخوة صلى الله عليه وسلم لأخوة بو إما الرواية كو بلفظ إلهي باسيك. فمن عمل عملا أشرك فيه غيري هج كسي كردوية بكاتو غيري خومي تيا داخلك فهو للذي أشرك خواء فرمي أو بو كسي كبو مني دانا ولا قل منا وأنا منه بريء من بريم لو كردوا أو كردوا منك بشكي خلقي تريت يا كردوا كي ساغو صافم يا بيغمبر جان صلى الله عليه وسلم أفرمي إن أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر أو كزور أترسم لسر وإيقلكم كتوشي ببن بريتيلا شركي بتشوك كزور أترسم شركي خفي وتيان يا رسول الله صلى الله عليه وسلم شركي أصغر شيء يعني كامية شركي بتشوك. فرمي الرياء بو چونك كأنما طبعا أو كسي كشريك بو أخوة قرار أدا يت عبادت كبشكك لبشك كاني أخوة صرفي أكا بوشتي كتر يتر بو برديك داريك مانغايك هرشتك يعني. أفرمي أم كسا أو بأشكرا شريك بو أخوة قرار أدا لعباتك يا أخو مشكيني قريش جنين أو تراست أخوة ما أبرستين يعني ومال أخوة نزيك ما نكاتو يعني لقال خوايا شتي كتر يعني أبرست دي أو كساش كالرياءك بوبيوت الشرك شريك كأنما شريكي بخوادنا وبلام زور ببنهاني كز نازاني ظاهرا نيوجك بخوايا باطنا صرفي كروب ولا يكسي كتر وتشاوي لكسي كتر. يقول الله عز وجل يوم القيامة إذا جزي الناس بأعمالهم خواي قوركاتك وباداشتي همو كز أداته وببي كرده وكاني خوان باش خراب أفرمي بو كساني كوا الرياء كردوا الله خواي جانا من نيوج ما كرد يعني بالرجوع بوين أما أو ما كرد. أفرمي اذهبوا إلى الذين كنتم تراؤون في الدنيا برون أو بومنية وأو كساني كأي ولا بيناوي أنا الرياء أنا كرد فانظروا هل تجدون عندهم خيرا برمزان أو خيرك تان لا وان دزجيرة بيشتك تان دزجيرة بي وتشن بولا أو كسانا بشري حافية أفرمي لأن أطلب الدنيا بمزمار أحب إلي من أن أطلبها بالدين. أفرمي أجر الدنيا أو أندز أحمد
چۆن ئەها کەسێک ئەڵێ بیر هەڵەکەنێ بە بزمار لای خۆمان یاڵێ بیر هەڵەکەنێ بە پوش باشە یعنی چەند ناڕەحەتە تۆ بیرێکی گەورە هەڵکەنی دەی ئەفەرمە ئەگەر دنیام ئەوەندە بە زەحمەت دەستکەوێ بە بزمار دەستم کرد ئەوە هەڵی کۆڵم ئەوە بە ناڕەحەتی ئەوم بەلەوە باشترە لەوەی کەەوە دنیام بەهۆی دینمەوە بەدەست بێنم واتە دینەکەم کەمە وەسیلەیە بۆ پیاکردنی دنیا طبعا پیاکردنی دنیاش بەشێک ڕایە یعنی ئینسان هەستەکە جاهی لەو ڕێەوە بۆ دروستە بێ وەیە خۆی تووشی ڕیاکە وشەی یوڕاونیش یعنی تۆ دیقەت بدە تۆ ئێستا لە پەنای کەسێکە کە کوێر بێت تۆ نوێشکی ناتوانێت ڕیاکەی بۆ چونکە ئەو تۆ نابین ئەو بابی مشارەکەی یعنی تۆ دڵە سەریەکە چاوی ئەوش سەری تۆکە مەرجە چاوی تۆ سەری ئەوکە بەڵام تۆ ملاحەزەیەوەکە ئەوش ملاحەزەی تۆەکە باشە ئەلێرا مەسەیان ڕیاکە دروست ئەبێ بۆیە لە وشەی ڕائای بەکارهێناوەکە لە بابی مشارەکەی اینجا ئەفەرمێ واعلم أن الرياء مشتق من الرؤية والسمعة مشتق من السماع الرياء لا تشور يقول الرؤية بينينه سمعي إنسان على سمعي أو نوبانجيك برجوي خلقك لسمعه فالمرائي يرائي الناس ما يطلب الحظوة عندهم وذلك أقسام أو كسشك والرياء كات باش سيري خلقك كات چاوي خلقك ئەیە پشکێک لەوەی کە لای خەڵکێ دەستگیری ئەم بێ پشکێکی دەستکەوێ لە ناو شۆرت بێ لە هەر شتێ بێ ئەو فەرمێ ئەوەش چەند قسمێکی هەیە یەکەمین دانیان ڕیا لە ناو دینە لە ناو دینە ڕیا ئەکرێت چۆن چەند جۆرێکە ئەی یەکونە من جهة البدن بڕێکی لە بەشی بەدەنی ئینسانە بإظهار النحول والصفار ئەوەیە خۆی بە بابلن ضعيفي وبزردي أو خوي بشان أداء ليريهم بذلك شدة الاجتهاد وغلبة خوف الآخرة باش أيوة بشان باك زور ماندو ون عبادات كردو أو نترسي آخرة بسروتي رنجي زرد بوا ها وكذلك يرائي بتشعيث الشعر هند جار قشيق شبرزكا بوي واب خلق واب زانك مجالي نسر دابينه ليظهر أنه مستغرق في هم الدين لا أتفره لتسريح شعره بوي خلق وابزان أو عنده هم ديني هي فريا أو ناكي سريدا بينه ويقرب من هذا خفض الصوت وإغارة العينين وذبول الشفتين أفرمي بشي كتلوا بريتي لشي دنجي خوي نرمو ناسكاته باشا تشاوي خوي إغارة العينين شونا همو طبعا سبحان الله خوي قرب ولا قرآن أفرمي يعلم خائنة الأعين ئێستا دیراساتی زۆر لەسەر چاو هەیە ئەڵێ لە چاوە ئەگەر بەرامبەرەکە درۆکە ئەزانی باشە پێکەنینی ڕازگۆیی بکە ئەزانی پێکەنینی خیانەتکە ئەزانی هەموو سوبحان لە چاوە دەرەکەوێت ئینسان وا خۆی پیشان بدا کە ماندووە لە چاوە ئەزانی باشە ئیغارەت العینەین ئەوها خۆی پیشانەدا کە ئەنەما هەمەسەن کەسێکی ماندوو زۆر هیلاک و ئەوە يان ليوكاني وشق أكاته ليدل بذلك على أنه مواظب على الصوم أي بلا من بردوام بالرجوم باشا أفرمي ولهذا قال عيسى بن مريم عليه السلام إذا صام أحدكم فليدهن رأسه فرمي حزت عيسى فرمي أجر كسيك لأيوة بالرجوب بقجي خوي تشوربك ويرجل شعره قجيش جوان دابنه وذلك لما يخاف على الصائم من آفات الرياء طبعا الصوم زور مخلصان إنسان أيكا كسبي نازاني هن نفسي إنسان أو هاي هندجار أيو دريب خاء فباوانا بدرك بدرنك فهذا الرياء من جهة البدن لأهل الدين أما لجهة بدن وشواز وشكلة يتر هر شواز وشكلة به هموي أكاتا أويكا إنسان بديني واستويتي الرياء كالتشيء لمسائي جسمية تغييرات أنواع جوي تغييرات الجسم أي أهل الدنيا فيه بلا أما أهل الدين طبعا بزيادة الخوان ضعيفة كان أو أكنها أفرمي أي أهل الدنيا شون أفرمي النأ بعكسه أيوة بابلان قلوي دركوه روي قشتر دركوه باشا قنجو قيد به دمو تاوي جوان به بلا شيء زور مرتب أوش هالجورك للرياضة أين الشواز يعني أو لا زور بقري أم لا زور بقري هردو كيكات الرياضة أميان بالشوازك أبيت الرياء أو شيئا بالشواز يتر
ئەوان بە شێوازە لە پێشچاوی خەڵکە خۆی بە ئەوە دائنێ باشە جۆرێک لە ڕیا ئەکا کەشخەی ئەکا سەر خەڵکە ئەمەی تریشیان بە ناوی دینەوە وها ئەکا عینەن کەشخەیەکی ترە بە ناوێکی تر ئەوێ بە خەڵک بڵێ من دیردارتر من خوا ناستر چۆن ئەو ئەوێ بە خەڵک بڵێ من دەوڵەمەندتر من پارە زۆردارتر مەسەلەن ئەمیش ئەوێ نا بە شێوازێکی تر بڵێ منیش لە ڕووی دینیەوە لە ئێوە زیاتر هەمان شێوازەکە هەردوو سەرەکە هەر ئەکاتە ڕیا ئەوە نەوعی یەکەمی ڕیایە کە ڕیا لە دینە وتومانە چەند نەوعێکی ئەو بەشێکێتی ڕیامان هەیە لە جێتی جلوبەرێک كالإطراق حالة المشي طبعا زي بمعنى شيء بمعنى بوشاكو أو ده بلها بمعنى هيئتي جي أفرمي وكو أويك لكاتي روشتنا مثلا سري خوي النبي بكاتو أو أنا أو حالك يا إبقاء أثر السجود على الوجه هند جار بوشي بلاششتي أزانك بنفسواتي لا ينابا ويخلق بزانك السجدي بردو أثري سجدك بيو بمينه وغلط الثياب جلكي كونه وشر لبركة خوري لبركة وتشمير الثياب كثيرا جلكاني زور هلأكا وتقصير الأكمام أم قولاني زور أبريد وترك الثوب مخرقا غير نظيف جلكي ببينا كراي بباكو تميزينا بغير باكو تميزينا ببسبوخري إهاليتوا همو أمانة أكاتا أويك أم كسر رياكا بجلو برقو هندام بوشاكاني ومن ذلك لبس المرقعة والثياب الزرق تشبها بالصوفية مع الإفلاس من صفاتهم في الباطن إن جابت جلي بينكراو يا جلي الصوز مثلا لبركاتو وأنا تنها بوشي بو سرنج راكيشاني خلقوا وابشان بداك أمجيك للصوفيا كان لقل أول شيء إفلاس لصفات أهل التصوف أهل التصوف مثلا الظاهرية باطنة يعني باطنيا أو أنا باغ وآثاري باطنة لهيئتي أو أنا دركة والشيخ على أدين كتابه نسي ولا سر صوفي وتصوف صوفي ومتصوف باسك صوفي حقيقي كي تشن أخي باكا تشن بلي أي متصوف كي حيش نية صوفيني بس خوي هواسي وتصوفه أي جورك لنا نبيا كردن يعني أي بناوي تصوف وش بياك إتر صوفي سياسية صوفي حزبية صوفي حقيقي بيسي شي بقسنية يسا خلق هي دفاع لتصوفك زور غلط تصوف بيسي بدفاعني بيسي بقوتي ناخي بوي بران بركان قناعت بيبك حيث بيسي بوي بيكي والله وركاك والله تصوف باش أخو باش كبزان خلق خوي باش نابي انت تصوف منحصر نية بلا والله بس أنفئية بجلو برق نية صصل كابرا جلو برقي الشيخاتي لبركة جلو برقي ملايتي لبركة وتملا يبقى خواه جلو برقي الشيخاتي لبركة نابت الشيخ وقتی خوی ماسر شام همه ایوکا کملاها کل کملاها پوش کملاها پوش که خطره دبا خواه شیخی جاوا شیخ کل که شیخ پوش که شیخ باشه اوان خطره که پوش که بو افلاسی اما غزالی افرمه افلاسی کردی ولا وی که ناخی پر لگنی و یجلو برگی اهلی تصوف لبرکه نابت الصوفی بوی اما جورك للرياء حتى گناه باره بكسك اگر اما بك بلكو بابي طبعا زور كاتبو برانيك محبي أهل تصوف ومحبي خلقي قورو خواناس علم كاكا دوشت لفكري خوتانا درك خو ميجو ورسر واقع هر مالا مثلا فلان كس خيو بيني أو هابو يعني لما يجوا فلان الشيخ من أوابو هم نزانين كي هي إنكاري شيخي قيلاني بكا كي إنكاري شيخي عمر ضياء الدين بكا كي إنكاري شيخي علاء الدين بكا كزنايكا أي كيشكل لشيء يعني كيشكا ما برونا ميجو وربونا واقع شيخكم بو بين بزانا خلق هر خوي تمسكي بيوك شيخك واقعي حقيقي بينا ولا خلق هم يبت مريد رازقو خواناز اسا بالشيحة في من دسكيه كما شوينيناك شيخي قيلاني من دسكيه كما شوينيناك همان نخوشي دروني من هي خواخو منو چاره سريك هموش من زين نخوشي بويا إنسان براسي بيتنا واقع بويا غزالي أفرمي أمانا مع الإفلاس راس تشبها بالصوفية جلي صوفي لبركردو تشبهي هي بأهل تصوف بلام إفلاسي لصفات أهل تصوف حكي بيني بويا مناكات الصوفي باب زمان هاوركا بلا صوفي من بيوتي متصوفة خوي هالواسي وبا تصوفة ومنه التقنع فوق العمامة
لتنصرف إليه الأعين بالتمييز بتلك العادة جۆرێک لە شێوازی مەسەلەن بەستنەوە لە عیمامەیە یا هێشتنەوەی نازان بینیوتانە لە هەنێ وڵاتە ئاوە پرژێک لەسەرەوەی هەڵێتەوە لە عیمامەکە هەر جۆرێک لەو جۆرانە کە سەرنجی خەڵک ڕابکێشێ لە مەسەلەی ئەوەی کە خۆی جیاکاتەوە لە خەڵک هەموو ئەمە ئەکاتە ئەچێتە ئەو بابی ڕێەوە ئەگەر ئەو کەسە زۆر ئاگاداری خۆی نەبێ طبعا هەندێک جار جلوبەرێک ئەبێتە ڕەمز دیقەت ئەدەی مەسەلەن ئەم جوبەیە کە ئێستا ئێوە ئەیبێنن جوبەی ئیمام ئەبوو حەنیفە ماوە هەڕێک وەکو ئەمەوە یعنی زۆر سێرە بە مێژوویەکی زۆر عەجایبە مەسەلەی جوبە هاتووە یان مەسەلەن تۆ ئەبینی لە زەمانێکە زەمانی تەحەدایە هەر کەسە شانازی بە سنفی خۆیەوە ئەکا عولەماش هاتوون جلێکی خۆیان هەبوو شانازیان پێوە کرد حتا ئێستا زانکۆکان لە ئەوروپاشە ئەگەر کۆمەڵی تەڵەبە تەخەڕوجکەن عەبا ئەدەن بەسەر شانیانە بۆ ئەوە تەشەبوهە بە ئەهلی ئیسلام کە یەکەم جار ئەو کەسانی ڕۆشن بین لە ئەهلی ئیسلام و سەرچاویانەگرت ئەو عەبایان لەبەر ئەکرد نیشانەی گەورەبوون بوو شانەی بڕینی قۆناغێکی نوێ بوو ئێستا زانکۆکان هەمان شت دووبارە ئەکرێت لە ئەوروپا ژوایە و لێرە ژوایە یەک شتە کە ئەو ڕەمزە هێشتا ماوەتەوە هەتا ئەم دەقەیە یان سێرەکەی لە ڕۆژی تەحەدیە مۆسە سەعیدی نورسی خۆی جیا کردەوە لە هەموو عالم بەڵام ئەگەر زۆر وردی کەیتەوە خەڵک خۆی جیا کردەوە لەو نظامێک هاتوو بە زۆر و ئەزانی پێشکەوتن بە شەبقەیە تەوا نظامی کەمالی ئەو هابوو هەموو تەوان لەو زەمانە خەڵک مێزەری هەبوو هەتا وڵاتی خۆشمان یعنی تا 50 ساڵە لەمە پێش هەر عیب بوو پیاوێک هەبێ هەر ئەوەنە بە حاڵ پێ بگە ئەوە شتێکی بکردایەتە سەری ئەوە خۆ ڕەمزێکی دینیشە ئێستا سەیری ئەو مەکەن ئەوە وردە و دە ئیشی لەسەر کرا ئەگەرنا یەک سەحابە نییە یەک تابعی نییە یەک ئەولیا نییە سەری بەتاڵ بوو بێ ئیلا شتێکی کردێتە سەری بۆی مۆسە نورسی کاتێکە ئەو عیمامەکەی خۆی لا نەئەبل عیمامە کوردی جلە کوردەکانی خۆی بۆ مەحاکیم بۆ منفا بۆ سجن بۆ هەموو شوێنێ ئەخۆ مجیاکاریەکی تیا بوو بەسەوە ناکاتە ڕێە باش ئەکاتە چی دیفاع لە ڕەمزێک لە ڕموزی ئیسلامی کە بریتە لە جوبا عیمامە طبعا ئەوان تەسەووریان ئەوا بوو ئەگەر شەبقە بکەنە سەری خەڵک هیتە خەڵک لە دین دوورەکەوێتەوە نێ نەزانی ئەوانەی کە شەبقەشیان کردە سەر دەڵێن هەر نوری دینی تیا بوو بۆیە لە زمانی عەدنان مەندرێسە سیرەکەی هەر ئەوەنە دووسێ قسەی کردوتی وەڵا بانگ ئەکەمەوە بە عەرەبی و شەبقە لە ئەبەم و دووسێ قسەی لەمانە کرد دەرچوو یەکسەر لە ئینتیخابات کە کەس بڕوای نەکرد دەرچێت چونکە تا تورکیا گۆڕا بوو کەسی بە عەکسەوە دەرچوو بۆیە ئەمەی کە خۆی جیا بکاتەوە بە جلوبەرگێک باشە کە وا پیشان بدا کە ئەم ئەهلی وەڕع و ئەهلی خواناسی و ئەهلی دینداری و خەڵکەی تریش هیچ ئەمە ئەکاتە ڕیای کردو بەسەر دینەکەیەوە ئەفەرمی ئەمە چەند طەبەقەیەکیان هەیە یعنی ئەمانە هەیانە ئەوێ لای ئەهلی سەلاح نزیک بێتەوە ئەوێ لای ئەولیا وا پیشان بە کە وەلی نازانێ ئەهلی ئەولیا ڕەبان ئەهلی دڵن زۆر کات بە بینینی کابرازان دڵی چیتێ یعنی سبحان الله ئینسان کە زۆر لە خواوە نزیک بووە زۆر شت تێئەگا بەسیرەتێکی بەهێزی ئەبێ المؤمن ينظر بنور الله بە نوری خوا سەیرەکە زۆر شت ئەبینێ کە خەڵک هەستی پێ ناکە بۆیە فەرمەجارێک کابرایەک لەوە تێئەپەڕی ئیمامی عومەر و ئیمامی عوسمان ئیمامی عوسمان و ئیمامی عەلی فەرمووی ئیمام فەرمووی ئەوە دارتاشە ئیمامی عوسمان ئیمامی عەلی فەرمووی حەدادە ئەڵە چون پرسیارن لە کابرا کرد وەڵا چەند ساڵە دارتاشم ئێستا مودەتێکە گۆڕیمە ئیشان کردەوە بە حەدادی قسەی هەردووکیان تەواو دەرچوو ئەوە بەشێکە لە کەراماتیان و بەشێکیشە لەو نورەی کە خوا پێ عەتا کردو طبعا ئیمامی عومەر تۆ دیقەت بدەن سەیری ئەو کەرامەتەکە یعنی ئەبوو لؤلؤی مەجوسی کە ئەڵێ خەنجەرێکە بۆ دووسەکەم ئەڵێ کاکەم پێوە تەهدیدمەکە بە کوشتن لایەک ئەمە زیرەکی ئیمام عومەرەیە لایەک بینی نوری دڵیەتی ئەزانە کە ئەم کەسە حەزەر لەو کەسەیەکە زوو ابن عباسە بینە کاتێکەوە عەبدولجاری زۆری هەیە ئەڵێ پێم نەوتن خەڵکی غێرە ئەوە مەهێننەوە ئەو ئەخیرن ئێمە لەسەر دەستی ئەمانە ئەکوژێن ئەڕێن زوزم قسەی دووبارە ئەکات یعنی ئیمام حدەتێک و زیرەکێکی زۆر سەیری دوور و درێژ ينظر بنور الله ئەی بینی کابرا هاتووە ناو مەدینە شمشێرەکەی بەتاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکوژێت وا هاتبوو بەهینەوە یەکسەر ئیمام گرت
یا رسول الله من لە چاوی شتێ ئەخوێنمەوە هێنای فەرمووی وەخوا هاتوومە سەردانی خزمەکانم ئەکەم و ئەوە دوای فەرمی لەگەڵ فڵان کەسە دانیشتن ئەوە شایەتمانی هێنا مەبەسم زیرەکی ئیمامی عومەر ئیمامی عەلی ئیمامی عوسمان قوضات زۆر زیرەک یعنی والله ژیانی قوضا دەخوێنیتەوە لە ئوممەی ئیسلامیە سەر سوڕەمێنە چەند زیرەک بوون جارێ باسی قازی عەبدولەتیفم بۆ کردن کە قازی عەبدولەتیف کەسێک یاڵە چاوەزارێکم کە قوربان ئەوش چاوەزارێکی بۆ ئەکا ئەیداتێ دوای 25 ئەو زەمانە ئەخاتە ژێر دۆشێکەوە کە سەیری ئەکا خێزانی ماڵکۆ ئەکاتەوە ئەڵێ ئەم 25 لێرا بوو ئەڵێ وەڵاهی چاوەزار بای 50 فرسە ئەم پیاوە ئیشێکی پێمە لێرە داینە دەکەس دەستکاری نەکات تا ئەیدۆزمەوە ئەڵێ هۆ زەمەنی بەسەرا چ ڕۆژێک کابرا ئیشی کەوتە لای قازی ئەوە قازی هەڵەبجە بووە قازی لەتیف ئەفەرمە کاتێ هاتوتی قوربان گیان ئەوە ئەم پیاوەوان ئەو ڕۆژە هاتم بۆ چاوەزارەکە قوربان وی بزانە بیری کردەوە 25 داوە وتی تۆ بووی کورەوە چەرێکەوە دواتاکرد ئاتێ ڕاکن نەفرێکی نار ئەبڕۆ 25کەم بۆ بێنەرەوە ئەمە 25کە جارێ بیگرە اینجا دوای حکمی کرد بەسەریانە مافەکەشی دا بەم کەسە هی ئەم کەسە بوو قوربان خۆ تۆ هەر مافەکە بۆ 25 کردنەوەتی نە ئەگەر مافەکەم بایەتی لەبەر خاتی 25کە بوو ئێستا چاوم ڕوون بوویەوە شتەکان جوان سێر کەسێکە مافی خۆیەتی پێویستی بەوە نەکرد 25 بدە تەوان ئەمە زیرەکیەکە حیدەتێکە نورێکە کە خوا ئیدا بە کەسێک ئەخوێنێتەوە بەرامبەرەکەی بەزانێ بەرامبەرەکەی چۆن بەڵام زۆر کات کاری لەسەر ئەمە ناکە تەوان ئەولێی خوا تەوان جاری وە هەبوو کەسێکیان بینیوە سوور زانیوان ئەو کەسە درۆکە قەت پیشانیان نەداوە کەەوە ئەزان قەت ئەویان نەکەوی تەوانەوە صفەتێکی زۆر گەورەیە لەو پیاوە گەورانە قەت نیان هێشتو ئەم بەرامبەریان بزانێ بەم حاڵە بۆ ئیمامی عومەر سوور ئەیزانی ئەبوو لؤلؤە ئەیتوانین جاسوسی بخاتە سەر ورد نەهێڵێ هەناسەبە بەڵام نە لێی گەڕا بۆ قەدەری خۆی گەورە مهم ئەو کەلیماتی خۆی وت و حەزەری خۆشی کردویتی دوای ئەوە هەرچی ڕوو ئەدا با ڕوو بدە نەشی شکانەوە نەشی گراوەرە دارکاری کە بزانمە بەستە چی چکە ئەو کەسانی کە یەنظڕونە بنور الله حکەمی خوا لە پشتی هەموو شتەکانەوە ئەبین وابني خضر وموسى عليه السلام براسي إنسان لخزمد يعني قصة خضرة حتى أوستي استفادة زياترك شيء زياتر ورق آية كاتك أم ديواري شاكر دوا كان زيق لجير أمابو نأكرا بشيبا من الله كان بلا كاكا ورن كان زيكي باوكتان ليا خو أكرا باشا بوسي بينا وتنسو مالك يتشاك ديوارك الركر دوا يعني هو كارك عندي الله مفسرين أفرمون يك أما سبب ومسبب بوي إنسان لخوشتي دزگیر نبي ئیتر خەڵک هەمووی پاڵی لێ نەیاتەوە بڵێ بەخوا ئیشەڵا خەزریە پێم مەڵێ شتەکە لەکوێیە ناوەڵاوێ بڕۆی بجهود کەی بگەڕێ ئەفەرمی ئەگەر بچوایە پێبوتنایە هەموو عالم چاوەڕێەوە کە ڕۆژ لە ڕژان خەزر بێ شتێکی پێ بڵێ شتێکی دەستکە بەڵام ئەم دینە هەمووی لەسەر نەک دین کەون لەسەر سەبەب ئەڕۆ ئاتۆ ئێستا سەرماد بێ ناچی خۆ گەرم کەیتەوە کێ سەرماد بێ نەچی خۆی گەرم کات ڕائەکەی خۆ گەرمەکەیتەوە ئەمە سەبەبێکە بۆ ئەوی نەجاتە بێ وی ابن القيم قسەیەکی جوانی هەیە ئەفەرمێ کەون لەسەر قەدەری ڕەدی قەدەر بە قەدەر دراوەتەوە ئەڵێ ژیانی ئینسانیش ئەو هەیە ئەڵێ ئێستا تۆ هەر ئێستا گریمانەوە ئاگرێک بەربوو هەمومان ڕاناکەین بۆ ڕائەکەین خۆواجبە لەسەرمان خۆ ڕاکەین بۆچی ئەم ڕاکردنە ئێمە ئەکەین هۆکارەکەی باش بۆی نەجاتمان بێت لەم ئاگرە ئەڵێ وەڵڵاهی چۆن ئەو هەیە ئەویش ئەو هەیە ئەڵە چۆن کەسێک سەرمای بێت دووسێ بەتانیا بەخۆی گەرمی بێتەوە ئەڵە کە گوناهێکت کرد خراپەیەکە کرد بڕۆ ئەو قەدەرە بە قەدەرێکی تر بگۆڕە چۆن ئەگەر سەرمات بێ خۆت گەرمەکەیتەوە دەبڕۆ چوار عیبادەتی جوان بکە بۆی لەو سەرمایە ڕزگارە بێ ڕووکەیتە خۆ بۆیە ئێمە بەڕاستی لە مەسەلەی ڕیایە ئەنواع و ئەشکاڵ تەمەنەوە غەزالی بە تەفسیل بۆمان باسەکە ئەمە سەرەتای هێشتا ئەنواع و ئەشکاڵ جۆری ڕیا هەیە جۆری خۆ دەرخستن هەیە بەڕاستی ئینسانی مسلمان بێ زۆر بە وریایی و بە حەزەرەوە لە مەسەلەی ڕیایە هەڵس و کەوت و تەعامولکەوە زۆر بە ئاگایانە بە چاوکراوانە طبقاتەکان ئێڵینەوە بۆ دەرسی داهاتوو داوامان لە ذاتی پاکی پەروەردگار خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمە یا ڕەبی خۆی لە گوناهەکانمان ببورە دەرگاکانی خێر بەسەرمان بکەرەوە عاقبەتمان خێر کە یا رب العالمین خۆی پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا
خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، خوای ئیخلاسمان پێ عەتاکە، خوای ئیخلاسمان پێ عەتاکە، خوای ئیخلاسمان پێ عەتاکە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش ئەوش ببوورێ و سەرفراز بن یا ربی.